پرۆژەی بەنداوی زەلان لە شارۆچکەی شارباژێر لە سنووری پارێزگای سلێمانی بەهۆی بارانبارینی زۆرەوە داڕما چەند خانوویەکی ڕووخاند و دەیان حەوزی بەخێوکردنی ماسی و لەگەڵ 50 کارگەی چەولم لافا و ڕووخاندنی و بە هەزاران دۆنم زەوی کشت و کاڵیش لەو ناوچەیە ژێر ئاو کەوتن. بەهۆی ئەم بەنداوە بۆ ئێمە زەرماکردوجە چەند ساڵام چەمە هاتووە قەت وای نەکردووە. بەنداوەکە بەری ژیراوەتەوە و تەنفیزەکەی کەم بوو بۆیە ئەم زەرەر و زیانی لەم خەڵقەیەوە. سێخانمان ڕووخاوە، مڵک و ماڵمان وێران بووە، باخەکانمان هەمی وێران بووە. ئەنجاتەوەتە لەبەر چاوە تەمەشایکە نۆرماڵکە بزانێت تا کوێ ڕووخاوە. پرۆژەی بەنداوی زەلان 40 مەتر بەرزە و لەلایەن کۆمپانیەکی ئێرانیوە جێبەجێ دەکرێت و تەنها لە 140 پرۆژەکە تەواو بووە و دانیشتوانی گوندی بناویلە کە 1000 مەترێک لە پرۆژەکەوە دوورن دارمانی بەنداوەکە بۆ کەمتەرخەمی کۆمپانیەکە دەگێڕنەوە. ئەم خانوانەی کە ڕووخاون بەهۆی ڕووخانی بەنداوی زەلانەوە بووە، بەڵام پێشتر دانیشتوانی ئەم گوندە ئاگادار کراونەتەوە کە ئەگەری ئەوە هەیە بەهۆی زۆری بارانەوە ئەو بەنداوە بتەقێت. بۆیە پێشتر دانیشتوانی ئەم گوردە چۆڵیان کردو و تەنها زیان کە پیان گەیشتووە ڕووخانی خانۆکانیان بووە. ئەمە ڕووخاوە ئەوەی باوکمە هەر ڕووخاوە ئەوە هەمی باخوباخاتی ئامۆزاوشتی کە سوکاری باوکمەوانن هەمیان ڕووخاوە باخەکان تێک چوون زەرروزیانێکی زۆر بەر ئەم دێ کەوتووە و هەروە بێتەوە قەڵاتچۆلان زیانی بەرکەوتووە سامان زیانی بەرکەوتوە. بە گڵوخۆڕ بەریان کردو ئەنجە ئاوەکە هەستا ئەو مەفەقەی کە بەریان نابووە ئاوەکە تەحملی نەکرد لێوەی دەرچێت مەفەقە قەپات بوو ئەنجە ئاوەکە هەستا بەسەر سەدەکە ئاوەکە هات و ئاوەکای بینی ئاوەکە بە شەپۆلێکی بەقوت هاتووە ئاوەتە ئەرزوو زەویەکاندان کە ئێمە بینی ئاوە لە بەر چاوتانە بۆ خۆی هەر هەمی بەر لافای ئاو کەوتووە. پێشتر دانیشتوانی دەگوندی ناوچەکە ئاگادار کرانەوە کە ئەگەری دروستبوونی لافاو دەکرێت دەبێ ماڵەکانیان چۆڵ بکەن و قایمقامی شارباژێریش زیانەکانی ئەو لافاوە بە $1 ملیۆن دەخەمڵێنێت. پێشتر هۆشداریماندا بە خەڵکی سنوورەکە خەڵکەکە منتیقەکەیان چۆڵ کرد شکر بۆخوا هیچ زەرروزیانێکی گیانی نەبووە بەڵام زەرروزیانێکی مادی کەوتووە لەو خەڵکانەی کە ئاو چۆتە ماڵەکانیانەوە بە تایبەتی لە گوندی قەڵاتچۆلان. پرۆژەی بەنداوی زەلان لە شارۆچکەی شارباژێر 25 کیلۆمەتر لە شاری سلێمانیوە دوورە لە ساڵی 2013 دەست کراوە بە دروستکردنی سامان بەشارەتی ڕوودا و سلێمان.